هەشت ساڵ پێش ئێستا و لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا لەلایەن دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید وەزیری ئەو کاتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەم جێگای من قسەی تیاکەم بەردی بناغەی نەخۆشخانەیەکی 50 تەختی دانرا. بەڵام پاش ئەو ماوە دوور و درێژە لە ئێستایە نەکەر نەخۆشخانەیەک بوونی نییە، بەڵکو بەردی بناغەکەشی بوونی نەماوە. دروست نەکردنی ئەو نەخۆشخانەیە لە کاتێکدایە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی دانیشتوانی قەزای چەمچەماڵ لە زیادبووندایە و پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی زیاترە. چین و توێژە جیاوازەکان دەڵێن ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بەردی بناغەیان دادەنرێت، دوای تەوابوونی پرۆسەی دەنگدان بەشێکی زۆریان جێبەجێ ناکرێن. بەڕاستی پێویستە هەموو کەسێتر یعنی پاش ماوەیەک کە هەموو شتێکی بۆ ڕوونبووە ئیتر دەرس وەرگێ، یعنی ئەمە جارێ نییە دوان نییە سیان نییە دەباشە ئیتر مەخەڵەتێن ڕەنگە بڕیار درابێ ڕەنگە پارەشی بۆ خەرج کرابێ ئەوەی تۆ باسێکی بەڵام جێبەجێ نەکراوە. مەبەستیان نییە لە هەموو دقەیەک و لە هەموو کاتێکا پێویستە حکوومەت خزمەتی هاوڵاتیان بک بە بێ جیاوازی. حکوومەت خۆی بە یەکجاری وازیە ناو لە هەموو سێکتەرەکانە وازی لە کەرتی خزمەتگوزاریە ناو، ینی چەمچەماڵ ئەو بینایانەی کە هەیەی بیناکانی تەندروستی هەمووی سەردەمی حکوومەتی بەعسا. حکوومەتی هەرێم لە 91 بە دوانەی توانیەک بینای تەندروستی لە چەمچەماڵە بکەوانیش کە لێرە و لەوێ کراوە هەمووی خێرۆمەند کردوێتی، هەیشە خێرۆمەند کردێتی هەموو جیزەکانی تەواو بووە ناکرێتەوە لەبەرەوەی بە بیانووی چەند بیانوویەکی زەعیفەوانە ناکرێتەوە. بینای بەڕێبەرەتی تەندروستی چەمچەماڵ خۆی لە کریایە و ئەو نەخۆشخانەی کە ئێستا لۆکیشنەکەی لە پشتی ئەمەوەیە سەرەتا 200 قەرەوەڵی دوای کردیان بە 100 قەرەوەڵی دوای کردیان بە 50 ژەر نەکرا. وتەبێژی تەندروستی چەمچەماڵیش هۆکاری دروست نەکردنی نەخۆشخانەی 50 تەختی لە وادەی خۆیدا بۆ بەردەوامی قەیرانی دارایی گەڕاندەوە وتی لە ئێستادا پێویستی زۆرمان بەبینا هەیە، بەو پێی بەشێک لە دەستگا تەندروستیەکانی سنوورەکە بە بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵیشەوە لە بینای کرێدان. بەهۆی هاتنی شەڕی داعش و ئەو قەیرانەدارەی کە ڕووکردە هەرێمی کوردستان، بەڵام ئەگە بەراوردی بکەین بە ساڵی 2013 تاکو ئێستا دانیشتوانی قەزای چەمچەماڵ لە هەڵکشاندایە و ڕێژەی دانیشتوانی قەزای چەمچەماڵ زیاتر لە 200,000 هاوڵاتی دەبێ بۆیە نەخۆشخانەیەکی 100 قەرەڵەی پێویستە و ئەو کاچی دەبوایە بڕیار بدرای لەسەر خەسخانەیەکی 100 قەرەڵەی. قەزای چەمچەماڵ پێویستی بە نەخۆشخانە هەیە، چونکە نەخۆشخانەیەکی لە ئێستادا وجودی هەیە لە سنتەری قەزاکەمان مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی هەشتا و پێویستی تەواومان بە نەخۆشخانەیەکەیە لە ئێستادا مۆدێرن و سەردەم بێت و بتوانێت چەند قەرەڵێک لە خۆی بگرێت. دانانی بەردی بناغەی نەخۆشخانەی 50 تەختی لە 12 ئەیلولی ساڵی 2013دا لە سەروبەندی بانگەشەی هەڵبژاردنەکانی ئەو کاتەدا بوو. ئەمەش ئەو ڕاستیە دەردەخات یەکێک لە سیما حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم بە درێژایی مێژووی حکومڕانیان بەکارهێنانی پرۆژە خزمەتگوزاریەکان بووە بۆ زیادکردنی دەنگەکانیان لە پرۆسەی دەنگداندا. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.